ژن خەبات ژیان کۆمەڵانی خەڵکی کوردستان ژنان پیاوانی ئازادی خواست سڵاو لە ئازایەتی و بەرخۆدانی ژنان وەک لای هەمووان ئاشکرایە ڕۆژئاوای نیشتیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کەوتۆتە بەر هێرش و پەلاماردانی بێبەزەیانەی دوژمنانی گەلەکەمان بە دڕندانەترین شێوە کەوتونەتە گیانی هاوڵاتیانی کورد و بە ئاشکرا جینۆساید دەکرێن ئەگەر چی شەڕبانان بەردەوامن لە بەرخۆدان لە خەباتی چەکداری و شەڕی دەستە و ئێخەیان دەست پێ کردووە بەشداری ژنان بە چەک بۆ بەرەنگاربوونەوەی دوژمن لە پێناو پاراستنی خاک و ئاو و ناسنامەی خۆیان ژنان ڕۆڵێکی ئێجگار گەورە و سەرەکی دەبینن لە ناو یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە یەکێتی ژنانی کوردستان بە هەموو جیهانی ڕادەگەیەنێت کە شەڕبانانی ژن لە کوردستانی ڕۆژئاوا نمونەی ئازایەتین بوونەتە سمبڵ و تێکۆشان و بەرخۆدان کاتێکی شەهید دەبن ڕوو لە ئاسمان سنگ بە گولە ناکەون تا دوژمن نەهێنە لەرزە پێویستە گیان لەم بارودۆخەدا لە پشت یەکینەکان بمێنێتەوە و بە ناحەقژانی خوێنی شەڕبانان لە گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود بە پیرۆ نەڕوات و هەرچی زووە جیهان بێتە دەنگ لەم جینۆسایدەی کوردان ژنانی باشوور بە هەموو توانایانەوە لە پشت ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکووری کوردستان دەمێنێتەوە و ئەوەی لە توانایدا بێت لە پشتیوانی خۆی پێشکەشی دەکات هەروەها هەموو دەستێوەردانێکی دەرەکی مەحکوم دەکات دەرحەق بە خاک و ئاو نیشتیمان بکرێت بەم بۆ نەخەمناکەوە دووبارە لەگەڵتانین بۆ ئەوەی وەک وەفایەک بۆ خوێنی ئەو شەهیدانەمان بۆ شکۆی بەرخۆدان بۆ بەرزڕاگرتنی گیانی پاکی ئەو تەوارانەی لە پێناوی ئازادیدا گیانیان بەخشی لێرەین تا لەگەڵ نوێنەرایەتی ڕۆژئاوا پشت لە دوژمن ڕوو لە نیشتیمان بین پەیاممان پەیامی زیندووە بۆ شەڕبانان بۆ بە ئاگاهێنانەوەی وجدانی مردووی دوژمنان لە هەر کوێ ئەم گیانە بن ناو گەڕەکەکانی بە چەکی قورس و موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان وەردومان کرد بەم کردەوەی هەموو ڕێکەوتنەکانی پێشوو ئاگربەست و هەموو بەڵێنەکانی پاراستنی کەمینەکان و گەلی کوردی شکان ئەمڕۆ دوای ئەوەی کوتلە سەربازەکان هێرشیان کردە سەر ئەو دوو گەڕەکە بە ناوچەی سەربازی ناسێنران هەموو خاڵەکانی چوونە ژوورەوە داخران هاتوچۆ قەدەغە کرا کارەبە و ئینتەرنێت بڕا و هەزاران خێزان زوربیان کورد بوون نقوم بوون لە دۆخێکی برسێتی و ئازاردا گێڕانەوەی شاید حاڵەکان پشتڕاستی دەکەنەوانەیە کە تەرمی قوربانیان بە بلدۆزەر لەگەڵ دار و پەردۆکاندا کۆکراونەتەوە هەروەها مەترسی کۆمەڵکوژی و جینۆساید هەرماوە و بەردەوامە بە پشبەستن بە تۆماری ئەم کوتلانە لە کۆمەڵکوژیەکانی دژی عەلەویەکان لە ناوچەی کەنار دەریاکان و دژی دورزەکان لە سوەیدا و وەسووتاندنی کڵێساکان و هێرشکردنە سەر کۆمەلگەی مەسیحی لە ماوەی 5 ڕۆژی تونترین شەڕدا هەزاران هاوڵاتی مەدەنی بە ژن و منداڵەوانەیە بەبێ جیاوازی کوژرا تاکە تاوانیان ناسنامەی نەتەوەیی خۆیانە بۆ پێوەی هەموو مەزهەب و پێکاتەیەک بە پێی پێوەرەکانی کوتلە سەلەفیە جیهادیەکان وەک دوژمن پۆڵێن دەکرێن بێدەنگی میدیاکان و ڕۆماڵی هەڵبژێردرا و بێبایەخکردنی بەو شتانەی کە لە گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕوودەدەن لە خودی وەردومانەکە کەمتر و مەترسیداتر نین لەو دەستگا میدیایانەی کە قوربانیەکانیان بە پێی ناسنامەکانیان پۆڵەن دەکەن و ئەو کارە ساتانە هەڵدەبژێرن کە لەلایەن گونجاوە بۆ پەخشکردن لە هەمان کاتدا ئەوانی دیکە دەشارنەوە لە گواستنەوەی لە ڕاستیدا ئەمە بەشداری هاوبەشی تاوانەکەن
هەروەها ئیدانەی بێدەنگی شەرمەزازکەری نێودەوڵەتی و بێدەسەڵاتی دامەزراوەکانی نەتەوەی گورتۆکان و هاوبەشی زلهێزەکان دەکەین کە پاڵپشتی مافەکانی مرۆڤ دەکەن لە هەمان کاتدا چاویان لە گەمارۆدان و کوشتنی خەڵقی مەدەنی دادەبڕن. ئەم بێدەنگیە تەنها دەتوانێت وەک گڵۆپی سەوز بۆ بەردەوامی ئەو تاوانانە لێک بدرێتەوە. پەیامێکی ڕوونە کە ژیانی هەندێک کەس لە هەندێکی تر هەرزانترە. لەم بەرامبەر ئەم دیمەنەی کوشتن و هاوبەشی و بێدەنگیەدا ئێمەی هاوپەیمانی ژنانی دیموکرات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکوڕی ئەفریقیا هاوپەیمانی نەدا ئەمڕۆ بانگەوازێکی بەپەلە دەکەین بێدەنگی قوبڵ ناکەین و ڕێگە نادەین ئەم کارە ساتە بەبێ ڕوبەڕووبوونەوە تێپەڕێت. بە ئامانجگرتنی خەڵقی سڤیل و کوشتنی بە کۆمەڵ و تاوانی دژ بە مرۆڤایەتی دەبێت بە فشاری بێوچانی جەماوەری و نێودەوڵەتی ڕوبەڕوو بینەوە. داواکاریەکانمان دەست بەجێ دەواازەکان بکرێتەوانێ بۆ ئەوەی ڕێگە بدرێت بە هاتنەژوورەوەی فریاگوزاری و هاوکاری پزیشکی و ڕاگررتنی ڕزگارکردنی بریندارەکان. گرنگتیکردنی مافی دانیشتوان بۆ گەڕانەوە بۆ ماڵەکانیان یان بە ئارەزوی خۆیان دەرچوون دوور لە ستەم و زوڵم. دانانی دایەلۆک و دانوستان وەک بەدیلێک بۆ ئەو هەڕەشانەی کە هەم خەڵق و هەم ژێرخانی وێران کردووە و گرنگی پاراستنی خەڵقی سڤیل لە هەموو ململانیەکان، ناردنی کۆمیسیۆنێکی سربەخۆی نێودەوڵەتی بۆ چاودێریکردنی دۆخی ئەو دووگەڕەکە و دامەزاندنی کەناڵی پەیوەندی لەگەڵ خێزانە گەمارۆ دراوەکان بۆ ڕزگارکردن لە کۆمەڵکوژی و تۆڵەسەندنەوە. داوا لە دەستگاکانی ڕاگەیاندنی عەرەبی و ناوچەوی نێودەوڵەتی دەکەین بێدەنگی خۆیان پشکێنن و ڕۆماڵی هەڵبژێردرا و ڕابگرن و پیشەیی و بەرپرسیارەتی ئەخلاقیەوە ڕاپۆرت لەسەر ئەو ڕووداوانە بکەن کە لە گەڕەکە گەمارۆ دراوەکانی حەڵەب ڕوو دەدەن. بەڕێزگرتن لە مافەی قوربانیەکان و بۆ گوێگرتن و دادپەروەری. داواکارین دەستپێکردنی پرۆسەیەکی یاسایی نێودەوڵەتی بۆ لێپرسینەوە لەگەڵ بەرپرسانی ئەو تاوانانە دڵنیابوون لەوەی لە سزا دەرباز نابن و بۆ پێی ئەمانە تاوانی دژ بە مرۆڤایەتین. ئێمە بەبێ دوودڵی ڕای دەگەێنین بێدەنگی هاوبەشیە، دواکەوتن تاوانە، هاودەنگی ئەرکێکی حەتمیە. بادەنگمان بەرز بکەینەوانێ و تۆڕەیی خۆمان بکەین بە کردار بۆ ئەوەی ئەم گەڕەکانەی حەڵەب بەبارمتە و لە ناوچوون نەمێننەوە. نتابع بقلق بالغ التطورات الميدانية الخطيرة التي يشهدها حياء الشيخ مقصود والأشرفية في مدينة حلب، وما يرافقها من تصد عسكري واسع النطاق وانتهاكات ممنهجة تمس المدنيين بشكل مباشر وتهدد السلم الأهلي والبنية المجتمعية القائمة على التعدد والتعايش المشترك. والجدير بالذكر أن حيي الشيخ مقصود والأشرفية يعانيان من الحصار المستمر منذ ما يقارب 15 عاما، مما خلف آثارا إنسانية عميقة تمثلت في نقص حاد في المستلزمات الطبية واللوجستية والمعيشية الأساسية، ما جعل السكان ولا سيما المرضى النساء والأطفال في وضع إنساني هش للغاية. إن أي تصد عسكري في هذا السياق لا يمكن فصله عن واقع الحصار، بل يضاعف من حدة الكارثة الإنسانية القائمة. ما تشير المعطيات المتوفرة إلى استخدام قوى عسكرية مفرطة وغير متناسبة ضد مناطق مدنية مأهولة بالسكان، وبمشاركة تشكيلات عسكرية وأمنية متعددة مدعومة بتعديلات قادمة من عدة مناطق سورية، وباستخدام الأسلحة الثقيلة والمتطورة من بينها الدبابات والطائرات والمسيرات وراجمات الصواريخ. أن هذا النمط من العمليات العسكرية من حيث حجمه وأدواته يتعارض مع أسس حماية المدنيين ويقوض فرص الاستقرار المجتمعي. أن استهداف الأحياء السكنية والمرافق الخدمية والمؤسسات الصحية ولا سيما في مناطق تعاني أصلا من الحصار طويل الأمد يشكل خرقا جسيما لمبادئ القانون الدولي الإنساني، وخاصة مبدأي التمييز والتناسب. فكرنا مال روناكي التي هتاو تيروش توا
التي نشتمان أم نغربونا بشي إمناكا ورن بابفر لسوری دڵی خۆرەوە پێچین لەسەر پەلکی شۆڕەبێکی گریاو لە ئامێزی جۆگەلەیەکی ڕووتاو لە ناو قەدی بەردەبازێکی سواو دەست بۆ قژی شەوەکانی جەنگ بەرین ورن بایاخی بین لەو هەموو دەنگ و قریشە و تاوانە پێش سڕبوونی خوێن بەر لە گیاندانی نیشتیمان ورن پێکەوە یاخی بین با باڵی برینی نیشتیمان بە یەک بگێنین چۆن دەبێ ئێمە پڕبین لە جەنگ و جێهێشتن لە نغرۆبوون لە خوێن ڕشتن چیدی بەسە ئەم بەرۆکی یەکگرتنە ئێمە کوردین ورن بۆ کەڕنەفاڵی خەبات بۆ چوار پارچەی نیشتیمان جاڕی کوشتنی تاریکی بدەین ورن پێکەوە وێنەی دەنیز فێری خەونی فڕین ببین بۆ نیشتیمان فڕین ببین ئەم چالاکیە بۆ ئامانجەی دەکرێت کە داوا لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی نەتەوە یەکگرتوەکان دەکەین کە چیتر ڕێگا بە هیچ نەتەوەیەک نێن هێرشی نامرۆڤانە بکاتە سەر نەتەوەی تر لەسەر خاکی خۆی لەسەر خاکی خۆی بە ئازادی ئەوێ بژی بە سەربەستی ئەوێ بژی بەڵام هێرشی نامرۆڤانیان ئەکەنە سەر ئەبنە هۆی کوشتن و براندارکردنیان و ئەبنە هۆی سترێس و دڵە ڕاوکێل لە ژیانیانە ئەمە کارێکی نەشیاوە و هیچ پرەنسیبێکی مافی مرۆڤ ڕێگا بەوە نایات و قوبڵی ناکات داوا دەکەین ئەم کارانە بۆ ئەستێنرێ ئێمە بەرگری لە یعنی زۆر نیگەرانین لەو هەڵوێستە نامرۆڤانێک کە بەرامبەر ئەو شارە کوردیەکان دەکرێت لە شاری حەلەب بەداخەوە ئێمە هەڵوێستی تونترمان ئەبێ ئەگەر ئەو کارانە ڕانەگیرێن و پێویستە هەموو کوردێک بەشدار بێ لەم هەڵوێستانە و بەرگری لە خوێن و خوێنی شەهیدان بکات.